هاتنا ناف مالا كردي زردشت حمي كردستان 24 هولير. بله چانن ویسا دانوستاندنین انکسه و پیانکه و دیالوگا کردی ده چه آسیده فیصل یوسف اندامه دستیا سروکاتیا انکسه اندامه دستیا سروکاتیا انکسه میوانی من استودیویه بخیر هاتی که فیصل که فیصل دیالوگا کردی دناف بینا انکسه و پیانکه ده نزیکی ساله که بردوام که اف دما دریج گلو یعنی تو ئاستەنگیان ji بوونی دیالۆگەکە سەرکەفتی گو ئەمریکا ژی دنا بیناوەدەوەکی گەڕانتۆرە پرسکرێکا دروست ناکە گەلو یعنی بۆچی ساڵێک ئەف دیالۆگ بەردەوام کە بێک و ڕێکەفتنەکە داوی پێکوەرە سپاسشترە ڕێکەفتنا هۆکە یاگۆ بنگەهەکەش دانوستانێ مە حەتان ها یاگو ئەم بافدورە سەردن و دەستێنن 5 ساڵ تەوایی چێ بوو هەر 5 ساڵادە تمام ناکوکی و نەوەکهەوی ئەv rêveberiya hey tiştê gokirî biryarê got danûstandina gokirî li hember encûmenê hatiye sekinandin gelek nakûkiyê got çêbûyî 5 sala em dixwazin dirist bikin yanî em dixwazin va danûstanê got bikin danûstandinên got ne tenê di aliye navbêna encûmena niştimanî Kurdî û partiyên Yekîtiya Niştimanî Kurdî tenê de ببێرێککەفتنە گۆملەت تمام جێ ڕازی بێژ بەرولو ئەس دخوازم ئەس ببێژم دانوستانێک گوام بکن تمام تشتێکی گۆنا ئەم ئیرۆل سەر تێدە بگهێنە هەفتوو و پشتی چار ڕۆژاژ وەک ڕێکەفتنا دهۆکێ مەهەکێ درێژ کرد ئەم ڕێکەفتنەکێ بکن گۆ بگهێوێ ملەت بپارێزێ ملەت ئەرێ بکێژێرە ملەت خودی بێژێرە حتان ها ئەم سەروی ئاساسی دن و دەستێنن و چاودێری و گرانتیا ئەمریکانە و بەڕێز مەزلوم عەبدێژی yani garantiye aliye ve rêkeftinê aliye peyê de bidê. Em danûstan nadkin em wek encûmena niştimanî Kurdî her wextî biryara me hebû ew rêkeftina dihokê got em cîbcî bikin ya got cenabê Serok Mesûd bi çavdêriya wî bûyî îro jî ew e bingeh em wê rêkeftinê careke dîtirê cîbcî bikin biryara kongrê me heta ê sisiyayê got çêbû berî 5 sala em ber pê bidin yek helwesta Kurdî ji ber got em bînin berjewendê milletê Kurd îro tê de ye بۆ یەک هەلوەستە کوردی هەبێ نەریناوێ دچارەسەریا سیاسی هەندروی سووریا تمامی دەچاوە تەبلیغ بێ و مەسەلا نەرینا کوردی تەواییە گۆ هەنگیژی مە ئەمزەکری درێکەفتنا دۆکێ ئەوە ئەمبەر پێ دنگ و سووریەکنە ناوەندی سووریەک فیدرالی پاراستنا مافی ملەتەی کورد وەک ملەتێکی سەر عەردێ خۆ ئەسیل ئەوژی حەتانها دوێ دانوستاندنێ دە نەرینا سیاسی هەفبەش ما ئەرێ کریە سەر پاسی هینێک تشتێ دیتریژی مارێکردنەوە ئەمێ بەردەوام بن تێدا تێپرسین چما ساڵێکی درێژکریان بێژن ناکوکیە 5 ساڵ و 6 ساڵە دەوێ وەختی ئەم چارەسەر بکەن برا شریکاتیەک ئاساسی نا ئەم ببنە بەشێک ئایدۆلۆژیکە بتایبەت یا ئەوژی ببنە تەبایمە ئەم وەک هەفتوو گاربن برێڤە ببن رێڤەبریا ملەتێ خۆ خزمەت گوزاری ژێرە نها دوێ ساڵێدا کەکە فەیسەل و لەسەر لێڤەگەرا سیاسی ڕێکەفتنەکرد ناوبەیناوە و پێیەنەکە دەچێ بوو هەن ڕێکەفتنێن دن ئێگوت ناوبەیناوەدا پێک هاتن لێ لەسەر عەردێگەل و بڕاستی ئەv ڕێکەفتن هاتنێ جیبجیکردن ji ber ku yani mesela êrîşên hemberî ofîsên enekese berî demekî Kurd berdewam kirin gelo ev yek ji bo peywendiyê we jî alûziyan durust nakê aliyê rêveberiya xweser aliyê peyê de çi ji were dibêje li ser van êrîşan ku heta îro yek kes jî divê çerçeveyê de نهاتیە سوژدارکردن تاوانبارکردن ji bo مایە حتانها yani gelek carî diragihandinê de berî va danûstanê wek tekerim kirî berî salekê ji me de hat pirsîn me digoya berî her tiştî divê gavê avêtina behweriyê çêbin yani berî danûstanna ewa got bi erebî dibêjin mufawedat divê bingehek ji behweriyê bêçêkirin ew ne me vegirêdaye ji ber em wek encûmena niştimanî Kurdî karekî siyasî me kiriye سەرگردایە وێ هاتنە گرتن ئۆفیسەیە هاتنە گرتن هەواڵێ وێ هاتنە گرتن gelek کار بوونە ji ber û ew tiştê mesela behweriyê bi aliyê dî vegirêdaye îrojî ev danûstanê got çêd bin ewa me gotî yanî hinek tişt hebûn me got divê berî em dest pê bikin cîbcî bibin meseleyê girtiyana meseleyê girantiya navdewletiya bêhtir ev mesele xweş bibe got em karibin yanî em karibin danûstanê bi hevdûre bikin لێ ئەم نکارین jî تخارێکێ دەبێژن me rêkeftin kir û êdî tirê xilas em ê piştre bikin
ما گوتیش دەستپێکی حتا تالی دوێ ئەم هەر تشتیل سەر بسەکردن و ئەم جیبجی بکەن گۆ ئەم کار بن وەختێ ڕێککەفتن بوو تشتێکی نمێنێ جهەیە گۆجارێکی دیتری ئەم سەر بسەکن بێ بنکاک ji xiraکردنا ئەی ڕێککەفتن را ئەو حتا ئیر و ئەف تشتێ گوت بن نا ئاریە دی هەگەر ئێریشکردنا سەر ئۆڤیسە دووەختێکی ئەساییشن ئێ ڕێڤە بریا پەیە دەڤە ئەون ئێگۆ ینی جوانە کەسێک نکاری پاراستنەکێ بکێ ڕاژێ سلاحێکی تشتێکی بواە گرێدایە گەرەک ئەو ئێریشێ گۆ بوویل سەر ئۆڤیسن ئەنجومەنێ ئەوە شەرمەزار کردبانە و ئەوە ئەو خەلکێ گۆ گرتی وەک گۆ بەڕێز مەزلوم عەبدێژی ژمارە گۆ گۆماگرتنە گەرەک واش خەلکێرە بدنە نیشاندان کینە ژبەر گۆ ئەو ئەجوایە بەهۆریە تێنە لێخستن ئێگوت دەما ساڵێکی دەهنێک دانوستاندن و بەهۆریت نامەدە چێبوون تێلێ خستن و ئەم باوەرن ئەو تشتێک گۆ بوون ئەو ئۆڤیسێ هەندروی ئەنجومەنێدا و ئەف تشتێک گۆت بن ئیرۆژی مەسەلەی لەشکریان نەچار و جهێدی ترێ ئەو ڕەنگێ گۆ مەب هەفتوورە حتان هاکری و هەنێک بەهۆری و خۆشی چێبوویت نامەدە جارێک دی تێلێ خستن ئەم ژعالی خۆدەوە ئەنجومەنان نیشتیمانی کوردی مەخۆستی هەر ئەم بەردەوام بن و ئەم دبێژن ئەو بەهۆری دوێ هەبن و دایرایە فەرەحتر ببێ نەتەنگتر ببێ ژبەرگ و بەرجەوەندێ ملەتێمە سەر هەر تشتیرە سەر مەسلەی کەسایەتیان ئێ پارتیتیەک تەنگی گۆ سەر تێسەکناندن ئەنجومەن بخۆرە ڕاستە ملەتی خۆرە ڕاستەیەک هەلوەستا کوردی ژبەر بەرجەوەندەیە تێدەنا 2011 12 13 14 15 حتا ئیرۆژی وەختێت کەسی ناودەولەتی ئەمتێنن گۆ ئەو چاودێریە بکەن نەتەنێ مەسەلا گرانتیە گۆت نابێنامە و پەیەدێ ئەحزابن دیترێدا پاسی چاودێریە بکەن و ئەو ڕێککەفتن ئەو بن خۆدی ژێرە پاراستناوێ گۆ جیبجیکردناوێ ڕێککەفتنا نەرینا کوردی تەوایی جیبجیب بێت دەستوری سووریا و پاشەڕۆژی سووریادا گۆ ئەم شریکن برابن کەکێ فەیسەل نوها لە سەراردێ لە ڕۆژاوای کوردستانی ئالۆزیین مەزن ئێگوتێن ژیاندن هەنە ئالۆزیین ئابۆری لێ ئالۆزیەکی ئەولەیی گەلەکی مەزنکۆ نەها لە ڕۆژاوای کوردستانی تێژیاندن هەیە گەف لەسەر عین عیسەی هەیە گەف لەسەر چەندین دەڤەرین دنێ ڕۆژاوای کوردستانی هەیە نەهال ئیرۆ هەر ئیرۆ لە قامشلۆ ئالۆزیدن ناوبەینە ملیشیاتین سەر بڕێژیمێ و هێزین ئاسایی شێوە هەیە گەلۆ يعني دوێ دەمێدا گۆ ئەف قەس ئالۆزی هەنە و ڕەوشە ڕۆژاوایی کوردستانی بن گەفەک و خەتەریەکێ دەیە دانوستاندنێن وە بچێ ئاوایی دێ بەردەوام بکەن گەلۆ کەنگی دێ بەردەوام بکەن گەردوێ دەربارەیدا ئاگاهداریان شتەوەر بگرن نهایمە ینی ئەف ئاستانگاییە گۆت بن و مەسەرەی ئاسایشتیە و خەتەرا گەفن گۆتێن سەر هەرمن کوردی تمامی ئەم پێزانن ینی حتانها ینی بەرێژی عفرین و سەرێکە هەنیە و گرێسپی و تمام ئیرۆژی هەرە من ئێمای تمام گەفتێنە سەر ئەم دەبێژن لە هەمبەر وا گەفێک و ئیرۆ هەی هەلوەستە کوردی هەبێ گۆ نەرینامای کوردی ئیرۆ تمامی بگهەیە کەسێ ناودەولەتی و دەولەتی ئەقلیمی تمامی نەش ئالیکی تەنێ بێ هەگەر عین عیسا بگرە حتا گۆ دێرکێر دەرکەوێ هەلوەستێکمە هەبێ گۆ ئەمکار بن برادەنگی خۆ بگێنن سیاسیژی و ئەمکار بن گۆ ملەتێمە تمام ئەم هەفتوورەوەی دەنگی دەرخن نەش ئالیکی تەنێ ئەو گەف ئێمەش ئالی خۆدە مەسەلا دانوستاندنێمە نەمە سەکناندی و نە ئەم سەکنێنن و ئەمبەر پێدن گۆ ئەو دانوستاندن دوێ جیبجی ببن نەش ئالیێمەدا ینی ئەف مەسەلا هاتنە سەکنان ئەم دخوازن خەلکێمە ملەتێمە تمامزان بن دۆستێمە ئێمە وەک ئەنجومەنان نیشتیمانی کوردی ئەم کارێکی سیاسیت کردن ژبەر ولۆژی ئەو کاری سیاسی گەلێک تشت هەبوون سەرمەڕاتبیژی لێمە گۆ چارەسەریا سیاسی ئەم پێ باوەرن و مافێ ملەتێ خۆ دوێ ئەم جیبجی بکەن سەر ماسانە دەولەتی ئەوە گۆ ئیرۆ ئەو گەفن نەهندێک سەر هەرە من کوردی هەنە ئەم دبینن گەرەک عجلە تێدە ببێ نە ئێریش سەر ئۆفیسێ ئەنجومەنێ بێنەکردن و غەیری وێ و حتا ئیرۆ ئەم نزانن کینە ئێ هاتنە گرتن و دوێ محکەمە ببن و دوێ جەزا ببن ئەم دبینن ئیرۆژی دوێ دەنگێمە یەک بێ گۆ ئەم ملەتێ خۆ بپارێزن جارندی ئەو تشتێک گۆ چێبووی جارەکەدی دووبارە نەبن ئەم ژێرە ئامادەنە دانوستاندن ئەم لەبەندا بالیۆزی ئەمریکایی ئێگۆ نو هاتیە وەرێ ژبەر گۆ بەخواستن و گرانتی ئەو بهتر دن بوارەژی شریکاتی بەڕێز ژەنەرال مەزلوم عەبدی کەک فەیسەل نوها بابەتێکی کو سەرۆکیانێکە سعود مەڵاشیانی ئیسمان ڕەوشا پێشمەرگەیە ڕۆژ پێشمەرگەیەن ڕۆژ گەر لەسەر عەردێ نها دەرباس بووبانە کو ژئالی رێڤە بریا خۆ سەرڤە و پەیەدە بە گەلک جاران هاتیە گوتون کو ئەو قبول ناکن گۆ پێشمەرگەیە ڕۆژ دەرباس ببن گەلو ئەف گەف لەسەر ڕۆژاوای کوردستان دێ بڤێ ئاستیبانەیەک و نەها پێکتێن هەگەر ڕێکەفتنێک سیاسی هەبانە بەریا لەشکەری
تقديرا ما دمائي كاريبانا بزمانك بهتر بكسي خدي رول هندروي سوريا ده هجا امريكينا هجا روسينا هجا بنديانا في دولتيه افياكياد دوا مسألة لشكريجي هي جري كفتنا دهوكي هي جري كفتنا هوليرد بيستو سي هاي فاي ازدا دازار دوزدا ما جو ام بنجاها كي تشيكن جو هنجي مناب ليكر سركردايك تخصصي بوسبور جو خلق خوتيدا خبخش بكي تطوع بكي جو باراستنا هرمن كردي بكي جيم خامريه بو جالي كي دچي بو دور خستنا انجمنان اجتماعي كردي هاجر كفتنا سياسي هبانا امي ايروب هفدور الجنيف بانا هاجر يا لشكريجي هبانا ام خديه برياري بانا العفريني السريكه هني الجهيري تري تمامي ماي كاريبانا باراستنك برنجا كي دي تري كريبا نا ماي حجت دستي واكسي جو ايرو قفات كن لسر هرمي كردي والجهنا غهرانات ديموغرافي تشي بلكي نغها بانوي او نبدا استماع حتى ايروجي ام دنگي خود گهنن اهليه دي تري ايجو آلی کی تنی دخوا دستهلاتك چه کرنا لسر خلکه و مسئله لشکری ری ندانا نه لشکری روج و نه غیری لشکری روج گروپن دی تریجی ای خورته کردی گو گوتن راشتن چک گوتن گو امی بروانیت بر حرمه خودکن ای روجی او لشکری روج ای روجی شریکاتیک لشکریک سیاسی او یا بنگه یا گو پاراستنا حرمه ما از خوازم دوینا ویرجی بیجم ای من نرینا سیاسی گو ما بهفدوره ام تیگ هشتنا حتانها غیری ولوجی مسئله لیوگری تبرزگریکی ما وقت انجمنان اجتماعي كردي فا مسألة ده مكاريب وام كاربي تشتي معنا قضايا خلقينا يعني يكشي مسألة لشكريانا شارع يكشي مسألة پروردا خوندني يكشي مسألة قرتيانا يكشي مسألة ريفابرية كردي سوري قو ام تشيكن يكشي او رنگي قو ام تشاوا كاربن بي دانوستاني بخلقي ربكن يا قو نافي عقد اجتماعي ام بهفدور بكن اب اي خلقينا نائما انجمنان اجتماعي كردي بارتي تيكش آلي خود ام دعوتكن گرک اف ریکفتن جارک دی دوباره کم واقع مل پیشیگو ریکفتن ملت کرد بیک هلوستا ملت کرد بی ملت کرد بیک نجارک دیتری ام پارتیتی وگر نقطه ام بیجن ریفبری یا ملت ما بی لیوگرا کردی یا گو هی لیوگرا کردی یا بلند یا ملت ما تمامی بیگو ام کاربن نونرتی ملت خو الهر جيب ناف دولتي الجنيب والغيري سپاس بوده فیصل یوسف اندام دستور یا سروکاتی نکسه کتومی وانی ما استودیوی سپاس